بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتە و گەڕانەوە لاتان بۆ بەشی دووەمی بەرنامەی ئەمشەو هەروە کە ئاگادارن بەداخەوە مزەفەری ساڵحنیا هەڵسوڕاوی چەپ و کرێکاری و مەدەنی شاری سنە کۆچی دوایی کرد. بەم مەبەستە داوەتم کردووە لە هاوڕێ ساڵحی سەرداری تا وتوێژێک بکەین لەسەر هاوڕێ مزەفەری ساڵحنیا کۆچی دواییەکەی و مەسالێکی تر باسکەین. زۆر سپاسانەکەم هاوڕێ ساڵحی سەرداری بۆەوە کام وەختانە تەرخان کرد بە تەلەڤیزیۆنی پەرتەک. منیش سپاس دەکەم، سڵاوم هەیە بۆ بینەران لە خزمەتتان. زۆر سپاسانەکەم. شاید یەکەم شت کە زۆر مهم بێت یا جێگەی پرسیار بێت دەنگدانەوەی ئەم مەراسمە بوو کە بۆ مزەفەری ساڵحنیان گرت، شاید لە دوای هاتنە دەرەوەی هەواڵی کۆچی دوایی تا بە خاک سپارنەکەی شاید نازانم کەمتر لە چەند سەعاتێک بوو، بەڵام خەڵکێکی زۆر بوو. پێم خۆشە لەسەرەوە بۆچی ئەم دەنگدانەوەیە بوو ئەو مەراسمە. بەڵێ بەر لە هەموو شتێ حەزەکەم پڕ بەدڵ سەرخۆشی بکەم لە خانەوادەکەی لە گوڵنار خانمی قەدیمخانی لە کوڕەکەی سینا و هەروەها هاوڕێ ئیلهامی ساڵحنیا و هەموو خەڵکێکی زەحمەتکێش و کرێکار و هەموو ئەو ئینسانانەوە مزەفەر بەدەمیانەوە بوو بە بۆنەی کۆچی دوایی مزەفەری ساڵحنیاوە. خۆشت ئیشارەت پێکرد لەوایی شاید 2-3 سەعاتە ئەو جەمعیەتە زۆرە تەرمەکەی مزەفەر ساڵحنیان پێچا لە پارچەی سەر سوور و بەڕێیان کرد بۆ سەر قەبران و لەوێ سرودی ئەنتەرناسیۆناڵیان خوۆند، سرودی جیهانی چینی کرێکار و بەحس و سحۆڕانیان کرد و لە مورد نەقش و دەوری مزەفەری ساڵحنیاوە قسەیان کرد. بۆچی ئەم جەمعیەتە زۆرە؟ بۆچی ئەوە بەپەرۆش؟ بۆچی نەترسانە سرودیان خوۆند؟ بەنظر من نیشان لە جایگای ئینسانێکە و سەراسەر عمری بۆ تەرخان کردبوو بۆ مبارزە، بۆ احتراس، بۆ ئەوە ئینسانەکان لە خۆشبەختیە بژین، ئینسانەکان نەکەونە زیندان، ئینسانەکان ئیعدام نەکرێن و ئەوە کە لە فاصلەیەکی کەمە ئاوە ئەو جەمعیەتە زۆرە کۆبوو نیشان لە جایگا و شەخسیەتی ئەم ئینسانە تێکۆشەرەیە کە من پێم وایە ئەگەر ڕۆژێک بکەوتایەتە دواوە و بەو پەلە ئەسپەردەیان نەکرایە شاید دەیان هەزار کەس لە شارەکانی تری کوردستان و ئێران و ئاهاتن بۆ بەدرەقی مزەفەر، هەروە کە زۆر کەس لە تاران و باقی شوێنەکان و فعاینی سیاسی و کرێکاری هاتن سوحڕانیان کرد و زۆر چێرەهای شناختە شدە شعریان وت، قسەیان کرد لە مورد نەقش و دەوری و بەرچاو زەقی جمهوری ئیسلامی و نەترسانە و بێباکانە ئاوا لە ئەم شەخسیەتە دفاعیان کرد و دەربارەی یان کرد. یانێ لەو شارە و تەنیا و شارە نە، من حتا ئازانم لە بەعزە شارێکترا بوو هەر کەسێکی دەردمەند، هەر کەسێک مشکڵێکی بواە، مەسەڵان کەسێ بواە نەخۆش بواە، احتیاجی بواە بە عەمەڵێک وە پوڵی نەبواە بۆ ئەنجامی عەمەڵەکە، واقعەن مراجعەیان نەکرد بە مزەفەری ساڵحنیا و تایادێ لە ڕەفیقەکانی دەوروبەری ئەکەوتنە هەوڵ هەرچێکیان پێ بکرایان کرد بۆ ئەوە ئەو مقدار پوڵە تەئمینکەن بۆ کەسێک لەبەر خاتر بێپوڵی عەمەڵەکەی نەکەوێتە دواوە لە بین نەچێ و شاید چەندین و چەندین کەس ئاوا نەجیاتیان بوو. من حتا باس هەز لەسەر ئەوە کەس بووە لە کورسانی عێراق و هاتووە بۆ ئەوە کە مەسەڵان لە ئێرانە عەمەڵی جەراحی بۆ بکەن، دووچار مشکڵ بێپوڵی و گیر و گرفت و بەرحەڵ لە یەکێ لە شارەکانە زۆربەی پوڵ و شتەکەیان خەرج کردووە و ئاخر عەمەڵ مەسەڵەن پوڵ نەبووە، ئەم ئینسانە کەوتۆسە بەرۆ و پوڵی جەمع کردووە و دواییش کەس بەدرەقە کراوە و حتا رابطەیەکی ئینسانی و عاتفی و ئەوانە لەگەڵ ئەو کەساوە لەو شەرایەتە مزەفەری ساڵحنیا و
ڕەفیقەکانی ئەویان کۆمەک کردووە دوایی بۆ ئرتباتێک کە هاتوچوویان بۆ بەدەمیەکەوە بوون گەرەکمەوە بێژم هەر ئینسانێک وا قار بۆ ئەدام بکرێ خانەوادەی کەسێک ئەچوون مەسەڵەن نەجاتی بن مراجعیانە کرد بە تعدادێک و یەکێ لەو کەسانەوە هەمیشە ئامادە بوو مزەفەری ساڵحنیا بوو ئەچوون بۆ ماڵ خانەوادەی مەقتوڵ بە هەرچێنەوە چوزانم قسەیان لەگەڵا کردن لیانە پاڕانۆ تۆزیحیان بۆدان حاڵیان نەکردن ئەو خانەوادانە کە زەرەرە کەسێتر ئەدام بکرێ کوڕەکەی تۆ کچەکەی تۆ باوکو ئازیزی تۆ تازە نایێتەوە ئەوان دەست دەرچوون و ئەمە تەقابڵێ بوو لەگەڵ جمهوری ئیسلامی و لەگەڵ ئیعدام و لەگەڵ قەتڵ عەمدا واتوانن بێژن دەیان کەسیان ئاوا نەجاتدا مزەفەر و ڕەفیقەکانی بۆیە یا مەسەڵەن هەر وەختێک کەسێک بگیرایە هەر وەختێک مەسەڵەن ئەوڵ ماهێمەیە بواە 8 مارسێ بواە مناسبەت هەیە کەوا فعالین کارگەری و چەپ و ئازادی خواز و سوسیالی لە جامعەی کوردستانە مەعموڵەن هەسیان و تەدارێکی بۆ ئەبینن مزەفەر یەکێ لەو کەسانە بووە هەر لە سەرەتای نەوجەوانیەوە مەسەڵەن خەریگە منەوە على فعالیت بووە یەکێ لە سازمان دەهەندگانی بووە یا یەکێ لەین بووە عەلا ڕەغمەوە کە ڕژیم جمهوری ئیسلامی هەموو ساڵێک بەر لە ئەوەڵمێ بەر لە 8 مارسبانی کردووە ئەحزاریان کردووە و ئاخین موردی هەر یەکی مەی ئیمساڵ بووە نیان هێشتۆ بێتە دەرۆ لە ئیطلاعاتە بۆ ئەوە مەسەڵەن مەراسمی ئەوەڵی ماهێمە سازمان نەدا نازانم مرەتەب وتیانەشە بێی تەعاهود بەی ئیمزا بەی کە هیچ مەراسمی بەرگوزار نابێ وەلێ ئەو حازر نەبووە وەوێسا توێسی تەنیا من خۆ لەم شارانیم هەزاران کاریگەر هەن دەردیان هەیە مشکڵیان هەیە بۆچی شەلاقیان لە کاریگەر بۆچی حقوقیان پێنان بۆچی گرانی هەست و ئەم فەقر و فەلاکەتە هەست یعنی ئەوێسا بەرامبەر بە مەعموری انتزامی و ئیطلاعات و سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی بۆیە لەمبارەوە ئەو جایگاهی پیا کرد بوو بە عنوان کەسێکی دڵسۆز و مورد ئاعتمادی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەرێ ئازادی خواست بۆیە ئەوە بە شایستگیەوە بووی بەدرقەیان کرد و ئەو جەمعیەتە کۆبووە و ئەو سرودایان خۆن زۆر سپاسانەکەم بەڵام کەم خۆشە کەمێک زۆرتر باسی سابقە و پێشینەی فعالیت و کاری مزەفەر هاوڕە مزەفەری ساڵحنیامان بۆ بکەیت لەکەی و پێت ئەو جۆرە کە ئێوە ئاگادارن لەکەی و دەستیان پێکردبوو ئەم تاوانەزەوا من ئاگادارم هەل لە دەورانی نەوجوانی و مزەفەر لە خانەوادەیەکی زەحمەتکێش و ئەوانە لەدایک بووە گەورە بووە وەختێ تێت ئەکەوێتە ناو فەزای سیاسی و جامعەی کوردستان جامعەیەکی سیاسی بوو چەپوکان و کۆمونیستەکان ئەو سەردەمەوە ئەو نەوجوانێک بووە دەست باڵایان بووە لەبار سیاسی و عەلارەغم هەموو سەرکوتگەریەکی جمهوری ئیسلامی مەراسمهای ئەوڵ ماهێمەی بەرگوزارە بوو ئەگەر ئێوە تەوەجۆتان کردوێ بە کەسێک وە ئەوەڵ سوخەڕان مەراسمەکەیەسی ئشارەی پێیەکە دێژە ئێوە زانن کێ بوو مەسەڵەن مەراسمەکانی ئەوەڵ ماهێمەی پاساژ عێزەتی و سالۆن تەقتی سازمانەدا مزەفەر یەکێ لەو کەسانە بوو یەکێ لە سازمان دەهەندگانی بوو مزەفەر چۆن ئینسانێکی جەسوور بوو حتا لەبار جەسارەت و نەترس و بێباک بوو لە بەربەرەوە بوو بۆ ئەم جۆرە کارانە بۆیە هەر لە ئەیامی نەوجوانیە با تەوەجۆ بە فەزایەکی سیاسی چەپ و ئازادی خوازانە لە جامعەی کوردستانە بووە ئەو تێکڵاو سیاسەتە بێ و تێکڵاو ئەو مەراسمانەیە بێ کە لە ئەوەڵ ماهێمەیە یگرن ئەبێ بە عوزوی اتحادیی سەنعەتگەر کە نەهادێکی کرێکاریە بێ و دوایی ڕژیم ئەبێ بە چەقڵی چاوی ڕژیم جمهوری ئیسلامی و فعالین یەگرێ و ئەیان خاتە زیندانوانە یەکێ لەو کەسانە بووە لە ئەوڵ ماهێمە سازماندە بێ شرکەتەکە و سوخەڕانی ئەوڵ ماهێمەی ئەوانەوە مزەفەری ژێکێ لێکات بووە هاوڕێ جەماڵی چراغوەیسی کرێکارێکی ئاگاه و کۆمونیست و تێکۆشەر کە هەر لەسەرەوە جمهوری ئیسلامی ئەدامی کرد دەیان کەس سەدان کەس لەو کەسانە کەوتە زیندان و مزەفەر هەر لە ئەو وەختەوە حتا چەند ڕۆژ لەوە بەرواگیانی بەخت کرد لە هەموو عەرسەهای فعالیەتی سیاسیە بەشداری کردووە لە جبهەی چەپ و ئازادی خوازا بووە لە کرێکار و زەحمەتکێش دفاعی کردووە
یعنی تەواو ئەو مناسباتانەوا بووە لە ئەوڵ ماهمەیەکانە لە نازانم مبارزەی ژنانە و ئەو وەختە نەهادی بوو بە ناو جامعی حەمایەت لە ژنان کە دیبا عەلیخانی مەسئولیەتەکەیەگرت کە ئێستا لە دەرەوە و ئەویشیان عەزیەت کرد و ئەوانە و دەیان ژن و سەدان ژن 2000 نەفەر لە مەیان ئەمینە کۆبوونەوە لەو مەراسمە. مزەفەر یەکێ لە فعالین بووە هەمیشە لەم نەوعە لە مەراسمان لەم نەوعە لە مبارزەی ژنان دفاعی کردووە. هەر شوێنێک وا جەماعەتێک کاریگەر کۆبوونەسەوە داوای حەقیان کردووە، ئیعتسابێکیان کردووە، ئیعترازێکیان کردووە، مرەتەب بەشدار بووە، منعکس کنندەی ئەخباری و فعالیەتها و ئیعترازاتی ئەو کرێکارانە بووە، وا لە نەهادگەلێکا بوون، وا لە خەبازانەوە بیگرە تا کارگەران شارەداری تا کارگەران لە قڕوە و جادەی قڕوە و ئەو مەراکزە سەنعەتیانە کە گەورە نەبوون بەڵام بچووک بوون. مزەفەر ئاگاهی و ئشرافی بەسەر هەموو ئەوانە بوو، هەمووی ڕەسە دەکرد، هەمووی باسە کرد، هەمووی بڵاوە کردو بە ئیطلاعی هەموو کەسی ئەگەیاند و ئەیوت ئەوە چییە بێ و ئەبێ بەرەو کوێ بچێت و تەشویقی خەڵکیە کرد. بۆیە یعنی ئاسەواری یا جێپای مزەفەری ساڵح نییە لە هەموو ئەو ئێعترازاتاوە 30 ساڵی گوزەشتە لە شارەکانی کوردستان نبووە بە تایبەت لە شاری سنابووە دیارە. مزەفەر محەممەدی ببەخشن مزەفەری ساڵح نییە عزوی هەیئەت مدیرەی ئیتحادی ئازادی کارگەران بوو، هەمیشە هەتا ڕۆژیژیوە گیانی بەخت کرد. هەر فعالێکی کارگەری لە ئێرانەوە بەهاتایە، لە تارانەوە بەهاتایە، لە نازانم فلانە مرکزی کاریگەری بەهاتایە حتمما سەرێکی مزەفەریەدا، حتمما لەگەڵ مزەفەرا مەشوەرەت و هاوفکریە کرد و ئاشنا ببوو لەگەڵ زۆرینەی فعالینی هەم کاریگەری هەم فعالینی عەرسەهای مختلفی ژنان هەم فعالینی ئیجتماعی. هیچ کەس نەبوو بە تایبەت لە شارەکانی کوردستانە کە حتمما دیوتانەیەتر زۆر کەساتون لەم چەند ڕۆژە تا ئیمڕۆیش لەسەر مەزاری مزەفەری ساڵح نییە قسە باسییان کردوە. ئیمڕۆ 3 نەفەر لە دایکانێەوە عەزیزانیان لە خیزشی ئەخیری 1401 گیانیان لە دەستداوە بە عەکسی عەزیزانیانەوە هاتوون لەسەر مەزارەکەی مزەفەرە بۆ گرامی داشتی بۆ ئیحترام بۆی لەوێ حازر بوون و لەگەڵ خانەوادەی مزەفەرە ئیحساس هاودەردیان کردووە. بۆیە هەر شوێنێک وای احتراز و مبارزە بووە مزەفەری ساڵح نییە لەوێ بووە، جێگەی ئیتمینان و ئیعتمادی خەڵک بووە، سەفەری کردووە بۆ هەموو شارەکان، لە هەر شوێنێکۆ ڕۆیشتووە، لە هەر شارێکۆ ڕۆیشتووە، فرێ لە فعالینی کارگەری و سیاسی و ئیجتماعی داوەتیان کردووە، چوون بە دەمیۆ قسەیان لەگەڵا کردووە، مەشوەرەت و هاوفکریان کردووە. ئێوە مەسەڵەن ئەبینن لەم ڕۆژانە کە فرێ لە فعالین کاریگەری و ئیجتماعی و سیاسی دەشنە سەر قەبران و لە مورد مزەفەر و نەقش و دەوری قسەکەن. بۆیە ئەم جایگایە ئاوا پەیاکردوە بە خاتر فعالگەلێەوە بوویەسی هەتا ئاخرین دەقایقەوە لە ژیانامە. زۆر زۆر سپاس ستانەکە ماوەڕە ساڵح سەردار. بەڵام وەکو پرسیاری ناوی پێم خۆشە باسی لە شخصیەتی ئیجتماعیشی بکەین لە ناو خودی جامعە. باست کرد کە ئەگەر کەسێ مشکلێکی بۆ پێش هات بێت لە ناو جامعە حتمما مزەفەر یەکێ لەو کەسانە بووە کە هەمیشە چوون بۆ لای و هەوڵیانداوە کە لە ڕێی ئەو مشکلەکان هەڵکەن. پێم خۆش ئەمەکەمە زۆرتر بکەیتەوە شخصیەتێکە لە لەحاز ئیجتماعی و مزەفەر ساڵح نییە بووی، هاوڕێ مزەفەر ساڵح نییە چۆن بووە و تاو شوێنە کێواگەدار. وەزعیەتێوە مزەفەری ساڵح نییە تایە بووە، فعالگەرێک وا کراوە هەمووی ئاشکرایە، جێگەی هیچ مەخفی و ئەوانە نییە و زۆری باس کراوە. هەر ئەو کەسانەوە لەم چەند ڕۆژە لە موردی و قسەیان کردووە. خانەوادەکەی هاوڕێ ئیلهام کچی مزەفەری ساڵح نییە کە ئێستا لە خارجە و بەرحاڵ ئەوە مەراسمی کیشی فراخان داوە کە ئومیدوارمە چه کەسە بچێت لە ئەستەکۆڵما بەشداری مەراسمەکە.
کل خانەوادەکان خانەوادەیەکی سیاسی تێکۆشەر جێگەی ئێتمینان و ئێعتمادی ئەو خەڵکە بوون. عەرزم کردن مەسەڵەن لە هەر گۆشەیەکۆ ئەگەر ئاعترازاتێکی کارگەری بووە مزەفەر چووە. مەسەڵەن تعدادێک لە کارگەرانی شاری سنە چەند ساڵ لەمەوبەر جمهوری ئیسلامی بە خاتر ئەوە فقط ڕۆژی ئەوەڵی ماهی مەیان جەژنگر بوو بە دەوریەکە بوون قسە و باسییان بۆ یەک کرد بوو لە مورد وەزئێت و چودان ژیانی خۆیان و هاوتەبەخەکانیان قسەیان کرد بوو جمهوری ئیسلامی محکومی کردن بە شەلاق لێدان و تعدادێکی ئەعترازیان کرد لەبەر دادگا لەبەر مەقام ئیدارات دەوڵەتیە. یەکێ لەو کەسانە مزەفەر بوو. مزەفەر ئەتوانم بێژم دەیان جار کەوتە زیندان و ئەوە عەکس و شتەکانی هەیە بە گوڵەوە خەڵگەچن ئیستیقباڵی لێەکەن چەند مانگ پەروەندەکەی ئایسیش ئەتوانم بێژم هێشتا زیاتر لە 10 پەروەندەی مزەفەری ساڵحنیا لە ئیطلاعات و دادگاگەل بێدادگاهای بێدادگای جمهوری ئیسلامی هەیە کە هێشتا مەختومە نەبووە. هەر ئەوان فشایان هاردووە ئەم جوابی داونەسۆ لەبەر خاترەوە فقط و فقط معتەرز بووە. بەم ژیانەوە تەحمیلیان کردوە بە خەڵک، بەم ژیانەوە چودان ئەو هەموو فەقیر و فەلاکەتەیان بەسەر خەڵکای کردووە. هەزاران ئینسان لە فەقر و فەلاکەتە معتاد بوون، تەنفرۆشیەکەن، نازانم جامعیان وا لێ کردووە کابرا هەڵسێ ئەوە شترێس و نازانم مشکلات توش خەڵک بووە یەکێتراتە بەرچەقۆ لەسەر شتێکی بچووک و مزەفەر یەکێ لەو کەسانەسە کە مرەتەب عەلێ ئەم جۆرە شتانە ئەوێسا قسەیە کرد خەڵکی ئاگاها کردو یا کەسانێ کەوتنە زیندان، فعالین کاریگەری و فعالین سیاسی فعالین ژنان ئەکەوتنە زیندان. یەکێ لەو کەسانەوە هەمیشە لەبەر زیندانەکانە ئامادە بوو بۆ ئەوە دفاعکە لە زیندانیان بۆەوە لە حەقی ئەوان دفاعکە مزەفەری ساڵحنیا بوو لە عەرسەی مبارزاتی ژنانە، مبارزاتی کرێکاریە، مبارزاتی ئیجتماعیە، عەلەی ئیعدامە. هەموو ئەمانە یەکێ لەو کەسانەوە هەمیشە بوو و تەکیەگا بوو ڕاستیەکەی. من ئەتوانم بێژم هەر وەختێ مەسئلە و مشکڵێک پێشەهات جەماعەت وەختێ لە فعالی سیاسی فعالی ئیجتماعی گەرەکیان بۆ کارەکەن ئەوەڵ مراجعەکەن بە مزەفەر لە دەور مزەفەرا کۆوە بنۆ. ئەزانن کە مزەفەر ئەتوانێت عادێک قانەکە زەنیان بۆ بە تەوزیحیان بۆ بە دەوریەکە کۆیان بکاتۆ. مزەفەر یەکێ لەو کەسانە بوو عەلا ڕەغمەوە هەر چۆن هەر کەسێ بیری کردوەسۆ سعی کردووە عەلا ڕەغم هەر ئیختلافێ تعدادێک لە فعالی سیاسی و کاریگەری و ئیجتماعی و فعالی ژنان لە شار سنە و شارەکان کوردستانە بوویان، بەڵام لەسەر مەسایلێکی ئەساسی تر لەسەر مەنفعەتێکی گەورەتری کرێکار و زەحمەتکێش و مبارزەیەوە بوویانە سعی کردووە بە ئیختلافاتەکە بە حەداقل بگەێنێ، سعی کردووە تەوزیح بە کە با بە مەسلحەتێک گەورەترمان هەست و ئەمە هەمیشە مەسئلەی بووە. نەتەنیا حتا لە ناو فعالین داخڵوانە نیگەران بووە بۆچی ئەحزاب و جەیانات ئەوەنە دوورن لە یەک، بۆچی بەیەکۆ فعالیت ناکەن، بۆچی فعالین سیاسی لە شارەکانە فعالین کاریگەری عەلا ڕەغمەوە هەر کە چۆن بیرەکاتۆ سەر بە هەر گەرایشێکی سیاسی هەیە دەبێت لە کەناریەکە قار بگرن، دەبێ مبارزەکەن، دەبێت لەسەر نوقتە ئیشتراکەکان بڕۆن. یانێ هەوێنی یەکگرتن، هەوێنی متحیدانە بەیەکۆ کارکردن، هەوێنی ئەوە کە دەست بخەنە ناو دەست یەک بۆ ئەمرێکی گەورەتر و کە ئەلعان بەربینی جامعەکەی گرووە. مزەفەرێکێ لەو کەسانە بوو بێ ئەملا ئەولا خەریک بوو و ئەمە ئەو جایگایەدا و پێی وەختێ بەداخەوە ئاوای بەسەر هات هەموو کەس نیگەران بوو، هەموو کەس ناڕەحەت بوو و ئەم ئیعتماد و جایگاوە ئەو پای کرد بوو نەتیجەی ساڵها مبارزەی بێ پسانەوە
و دفاعی لە کرێکار و زەحمەتکێش عەلەی زوڵم و زۆر و عەلەی جمهوری ئیسلامی بوو، بۆیە کەوتە بەڕقی جمهوری ئیسلامی و بۆیە بوو بە خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. زۆر سپاسانەکەم هاوڕێ ساڵحی سەرداری بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەو. منیش سپاسدانەکەم. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو، بەشی کۆتایی بەرنامەی ئەمڕۆ کلیپێکە کە لەلایەن تەلەڤیزیۆنی پەرتەو ئامادە کراوە لەسەر ئەکس و ژیان و سلایت شۆیەکە لەسەر مزەفەری ساڵحنیا کە وەکو بەشی کۆتایی بەرنامەی ئەمڕۆ پێشکەشانەکرێت. زۆر سپاسانەکەم کە بینەر و بیسەری بەرنامە و ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەو بوون. بۆ هەمووی خۆشەویستان شەوێکی خۆش و ڕۆژێکی باشترتان بۆ ئاواتخوازم.